ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێ پێشنیاری ئەمە لە وەزارەتی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمڕای دەگەیەنێت ئەگەر دۆخی کۆرۆنا وەکو ئێستا جێگیر بێت پێشێکی ئادار دەرگای خوێندنگەکان دەکرێتەوە. ڕاشی دەگەێنێت ئەوان پاڵپشتی تەواوی داواکاری مامۆستایانن لە بەربوونی کۆرۆنا و دۆخی تەندروستی قوتابیان و مامۆستایان بووە تا ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێ پێشنیاری ئەمە لە وەزارەتی پەروەردە ئەوەیە ئەو وادەی کە دامان ناوە پێش بخرێ بەڵام وادەکە لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوە ئەمە ڕویای خۆمانەوەکو وەزارەتی پەروەردە لە کۆبوونەوە باسمان کردو لەگە بەڕێوەرە گشتەکان هەموو لایەکمان پێمان باشە ئەگەر ئامارەکان بەم جۆرە بێ وادەی دەستپێکردنەوەی قوتابخانەکان زووتر بکەین لە یەکی سێ بە پێ و ساڵنامەی کە دامان ناوە بەڵام هەر وەرزی یەکەمە خوێنرێ وەرزی دووەمیش لە کاتی خۆی دەستپێکرێ بەڵام ئالەتی چۆنیەتی دەستپێکردنەوەی داوامەکە لە هێڵە گشتیەکانی لە ژێر ئەو تەوسیە بن کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی ئەماکە داوام بە شێوازی تەناو ببێ ئەوە دواتر بێ وردەکارێکی ئێمە لە وەزارەتی پەروەردەدای ڕۆژی داخستنی دەرگای قوتابخانەکان پەیوەندی بە موچەند نییە. ئێمە کار دەکەین بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ مامۆسایان پشگیری مافەکانیانین وەکو وەزیری پەروەردەش خۆم بە یەکەم دڵسۆز و خەمخۆریان نەزانم لە هەموو شوێنێکیش و لە هەموو کاتێکیشا هەوڵی ئەومان داوە کە موچەی وەزارەتی پەروەردە و شایستەی مامۆسایان دابینکەین بەڵام داخستنی دەرگای قوتابخانەکان تەنها هۆکار مەسئولیەتەکە سەلامەتی جانی مامۆسایان و قوتابیانە. ئەندامێکی یەکێتی مامۆسایان دەڵێت ئەوان لە سەرەتاوە لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانەکان بوون نەکردنەوەی دەرگای قوتابخانەکان سیاسیە و بەهۆی نەبوونی موچەوەیە کۆرۆنا تەنها پاساوێک بووە بەدەستی حکوومەتەوە. وەزیر لێدوان دەدا لەسەر مەسەلەی خەمی پرۆسەی پەروەردەیانە نەخێر ئەوەنەی بڕیارەکانی وەزارەتی پەروەردە و حکوومەت بۆ دەستپێکی خوێندن سیاسی و حزبیە ئەوە نەزانستی و تەندروست نییە چونکە بەڕاستی هەتاکو ئەو کاتێک کە کۆرۆنا هاتوۆتە هەرێمی کوردستانەوە کە زیاتر لە 3000 کەس وەفاتی کردووە نزیکەی 100 مامۆسا وەفاتی کردووە کە زۆربەی مامۆسایانی خانەنشینن بە نەخۆشی تر وەفاتیان کردووە. مامۆستایانی ناڕازی سلێمانیش دەڵێن ئامادەنین بەم دۆخە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت و موچە لە کاتی خۆیدا دابەش نەکرێت سەخت دەبێت دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن بەم جۆرەی ئێستا. مەماوەی ڕابردووە چەند پاساوێکیان هێناوە دۆ کە پاساوەکانی هەمووی خۆشاردنەوە بە لە مەسئولیەت و لە ئەرک و ئیمتیازاتی هاوڵاتیانش یعنی ئەوڵم کە ئاوڵاتیان خۆیان بۆ شێوەیە سەقەتیان کرد. ئەمان ئەی باشە خۆ پێش کۆرۆنا پێش 2016 کۆرۆنا نەبوو کە تو هاتی لە کەرتی پەروەردەدا لەو کەرتە حساسەی کە ئەبێتە مای ئەکرێ بکرێت مای خۆشببختی ئەکرێتە بێتە مای قڕبەسەری بۆ خەڵک ئەی تۆ لە 2017 خۆکاکە ئەمە نەبوو تۆ هەنگە دەستە بەر بوو خۆ لە ماوەی ڕابردووان نەبوو کە تۆ کەرتی پەروەردە وێران کرد کە هاتی لە دەستی مامۆساددا کە هاتی سوکاتی بە تەواوی کردەکان کرد ئەمانە لە هەموو کاتێکە خۆیان دزیوەتەوە بە پاساوێکی نەوعاونەوە من پێم وایە ئەگەر بکرێتەوە تۆ ئیمتیازاتەکانی مامۆسا بیت و لەو پێش ئەو هەموو قاچق و چێ کردەوەی واز لەم قاچق وچانە بێ عەقڵەن دانیشی عەقدێکی پیاوانە ببەستی تو بڵێ من لەمە دووە عەقڵە بم ئێوە قەیچێکە با بکرێتەوە ئەگەر نا ئێستا کەردی پەروەردە هەڵخۆی لە قەیرانە ینی کۆرۆنا هەبێ نەبێ ئەوەیە ینی لە قەیرانە پشتی شکاوە لە هەموو ڕوویەکەوە. بەشێک لە شارەزانی پەروەردە هۆشداریان داوە لە شکستێنانی کەرتی پەروەردە ئەگەر بەم جۆرەی ئێستا بەردەوام بێت پرۆسەی خوێندن بە جۆرێک دواکەوتووە کە قەرەبووکردنەوەی خەریکە دەبێت بە کارێکی ئەستەم لە هەمان کاتدا قسەیەکەیە بۆ پڕکردنەوەی ئەو وادەی خوێندن کە تا ئێستا وەستاوە قوتابیان لە وەرزی هاوینیشدا بخوێنن تا پرۆگرامی خوێندن تەواو دەکرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.